ئەحمەد و دەیان و ئۆراس تەمەنیان تەنها 6 ساڵە، بەڵام حەز و خولیایان بۆ یاری تێنس و هاوکاری ماڵەوەیان وای کردو ئەوان بەهرەمەندێکیان لێ دەربچێت و ڕاهێنەرەکانیشیان گرنگی تەواویان پێدەدەن تاوەکو لە داهاتوو یاریزانی ئەستێرەیان لێ دەربچێت. زەردەشت باوکی دوو منداڵە، هەریەکە لە داهێن و دەیان، هەردووچیان یاریزانی تێنسن. داهێن لە دوایین پاڵەوانتی کە لە شاری هەولێر بەڕێوە چوو لە ئاستی تەمەنی خۆی بووە پاڵەوان، بەڵام دەیان تاوەکو ئێستا تاقیکردنەوەی ڕاستەقینەی نەبینیوە و بەهۆی تەمەنی بەشداری هیچ پاڵەوانتێکی فەرمی نەکردووە، بەڵام ڕاهێنەرەکەی و باوکیشی گەشتبینن بەوە یاریزانێکی ئازبەرزی لێ بەرهەم بێت. وەکو باوکی هەردوو یاریزان داهێن و دەیانم تقریبا لە تەمەنی 7 مانگ دەبی تەمرینەکە، بەڵام دایانم زیاتر لە 2 ساڵ تەمرینەکە، واتە ئێستاش بەردەوامە. هەوڵم داوە کاتە چەند و تەرخام کەم لەوەی بتوانن بەردەوام بن لە مەشقانی خۆیان، دوانە بڕێن هەر لەو ئاسێ بمێنێنەوە کە ئێستا تێدانا و هەردەمیش هەوڵ دەدەم بەردەوام بن. دەیان وەکو ئەو مستەوەیە کە ئێستا دەیبینم تەوەقع ئەوەی دەکەم کە بتوانی یانە نەتیجەی باش بینی لەم پاڵەوانتیە. دایانیشم 2 پاڵەوانتی لەمە پێش بەشداری کردیەوە توانین بگاتە ئاستیەکەم. زۆر دڵخۆشم کە ڕۆژانە مەشقەکەم دەکەم، حەزم لێیە لە داهاتوودا بمە پاڵەوان. شێروان لە کاتێکدا خۆی یاریزانی تێنسا، هاوکارێکی باشی تاقە کوڕەکەیەتی. ئەحمەد بەدەر لەوەی لەگەڵ ڕاهێنەرەکانی مەشقەکانی ئەنجام دەدات، کاتەکانی دیکەی لەگەڵ باوکی بە یاری تێنس بەسەردەبات تاوەکو باشترین ئامادەکاری هەبێت بۆ نزیکترین پاڵەوانیەتی. وەکو ئەحمەد من لە منداڵیەوە هەستم کرد کە عمری 2 ساڵ بوو 2 ساڵ و نیو بوو، هەستم کرد بە هەرچی تێنسی تێدایە، بەخۆم زۆر متابعی تێنسی بووم و یاریزانی تێنسیشم کە متابعەم دەکرد هەستم دەکرد زۆر تەقلیدی لاعیب ڕافایل نادالی ئیسپانی دەکردەوە. منش ڕۆژێک بیرم لەوە کردەوە گوتم با بزانم ڕێکتم دادەستی، گوتم بزانم ئەو بەهرەی تێدایە بالفعل کە ڕێکتەکەم دادەستی و کە لە ماڵەوە یاریمان کرد هەستم کرد ئەوە لاعیبەکی زۆر باشی لێ دەردەچی و لە داهاتوودا ئینشاڵڵا بەرنامەمان هەیە کە ببتە یاریزانێکی زۆر باش و سەبر لەگەری دەڕۆین و تقریبا 5 ساڵە لەگەری ماتا ئێستا بەبێ دابڕان ئینشاڵڵا لە داهاتووشدا لەگەری بەردەوام دەبم. زۆر دڵخۆشم کە تێنس دەکەم لە ئاستی جیهان و بەلەم شارەکاندا، حەزمێ بمە پەڵەوانێکی باش لەم جیهاندا. هەفتەی 3 ڕۆژ لەگە ماستان تەمرین، هەفتەی 2 ڕۆژ لەگە بابم تەمرینەکەم. ئۆراس هەر لە سەرەتای بەسەر پێکەوتنی یاری تێنس ئەنجام دەدات بەهۆی ئەوەی باوکی ڕاهێنەری ئەو یاریەیە و ڕۆژانە ئاڵانی باوکی لەگەڵ خۆی بۆ یاریگەکانی تێنس هێناوێتی. ئەمە ژوای کردووە تێنس لە لای ئۆراس یەکێک بێتە دڵخۆشکەرەکانی ژیانی. I like tennis. حوسێن محەممەد، تایبەت بە پەیامی ڕۆژ، هەولێر.